سڵاو لەوە کاکسەر سڵاو لە خۆشت ماندوونەوی سەلامەتی زۆر سپاس. چاوەڕێم مەکرد ئێستا بم بە تیشرت و شۆرت و جلی ڕاضە و بە چاکەت و پانتۆڵە بەجێکی شێ باتوە پیشەکەمە وڵا ئیدی بەرنامە بوو ستۆدیۆ بوو خۆی ئەگە داواکاری بێ یەک لە بەرنمەکان وام کرد بەزەجی وەرشۆ چوومەنەوە بەرنمەکان. باش ژمارە 21 چیە بۆ تۆ؟ کۆتایی ژمارەی مۆبایلەکەت سیارەکە زانین و ڕۆژێک لە ترافلایت جێ بەکەم دیت چوومە ڕقەمەکەم زۆر جوان چوومە تەنیشتی گوتم ژمارەکە زۆر جوانە کاک فەرهەنگ خالیت ناوەکەی گوتی وعد ئەگەر بیفرۆشم دەدەمێ ئیدی ڕۆژێک دەبینم تەلەفۆنی کرد گوتیەوە سیارەکە دووە ئەوە ڕقەمەکەت دەدەمێ وەرە بیگۆڕە. باش زەبان 1964 بزانم مۆبایلەکەش ئەم چووکە ڕقم ژمارە من لە تۆ پێویستیەکە کاگازان محسینەویش عینەن گۆڵسی بوو لە یانی ئاسۆ هەروای دەکرد ڕقەمەش کۆڕێک ڕقەمەچی ئاسی ڕقەمە 21 دەهینە ئیدێوەش ئەو سوفە بوو ینی خانێکشم لە یەک لە جارەکان چوم ئەلحەمدولیلا کڕیمان تەماشا دەکەم ئەی بیستیەکە لەو گەڕەکە گەورە ئەخەلو ئەی بیستێک هەموو ژمارەیە وڵە نازم بابەت ئێوەش کە لۆ ژمارە 21 دەبەستمە من ینی دەڵێم نیێنێکە تایبەت بەخۆم ینی لەوانێ پێتی بڵێم لۆ تۆ ئەندە گرنگ نەبی هەتا کە خێزانشم هاتە ناوژیانم حەزی لێ بزانی هۆکار چیە لە 21 ساڵی چ بوو یان 21 چیە لە کنەت و وتم وڵی هیچ پەیوەندێکی بە بابەتی سۆزداری وە نیە پەیوەندیەکە بە یان شتێکە تایبەتە بەخۆم گرنگێکی ئەو تۆشی نییە پێمان ناڵێ بخۆ آخر باس ئەوەندە خۆم ڕەنگە هەموو شتبی بەڵام باشە باز ناکەین سەرنگ محسین خەڵکی هەولێرە لایانی هەولێر یاری کردووە بەڵام خەڵکی هەموو شارەکان خۆشیانەوێت ئەم خۆشەویستیە زۆرە لە چیەوەیت وڵای ئینشاڵڵا لە خواوەیە ئەو کۆمنتانەی کە دەبینم دەڵێ لەبەر خوا خۆشمە ینی ڕەنگە بڵێم گەورەترین شانازیە چونکە ئەو خۆشەویستیە کە هیچ هۆکارێکی تێدانی ئەوە خۆشەویستی ڕاستەقینی لۆیش لە بابەتی خۆشەویستی و ئەشقکەها خەڵکانی توێژەرە زۆر باسیەکەن خۆشەویستی چەندین زار ئینسان دەتوانێت بیکە بەڵام عاشق یەکجارە عاشق ئەوەیە کە هیچ هۆکارش تێدانە تەنیاوەیە کە خۆش دەوێت ئەزەم بابەتەکە من کە هاندەر بەو شێوەیە خۆشمیان دەوێت زۆر یعنی شتەی کورت پێ بڵێم ماندوو لابەرە هێز پێدەرە بەڵام بابەتی ئەوەی کە شارەکان وایە من لەو کاتانی کە کێشەش مام هەبوو لەگەڵ دوهۆک بەخوای مەسەن شتیان داهاوێش لە بۆ تیپەکەلوانە من لە ناو یاریگە ڕادەوەستام هیچ کەسێک یان تیپەکار هەمووی لە ناوەندی سنتەر محاسەرە دەکرا من تاکە کەس بوون لەگە سەلاح خەمە و یاریزانەکانی دووەک داهاتمە دەرێ یان کە چوینە سلێمانیان شارەکانی دیکە هەمووی نازانم لۆ وایە بەس لۆ شانازێکی زۆر گەورەیە کە هەمووان ئاوە بۆ شێوێ ماوە پۆستێکم بینی ئەڵێ خەڵکی ئەم شارە لەکوێ ئیشەکەن کێشە تێبراکەم ئەوە ئە پۆستی کۆم بوو هاتمەوە بە سەردان هیدی پێویستم بە شوشتنگە بوو هات و حەفسحال لە ڕێی سیارەکە بشوی تەمشام کرد نەستافەکە نەپارە وەرگرەکە کورنینە قاوەخانە دیسان سوی نانەچی بۆ یەکەم زار وەرەوە ئەمە مەسەن پێمان خۆش نە مەسەن بابەتی فاستفودوانە بەڵام ناچار بووم دیسان مینوەکە هات دیسان ئەوەی کە قسە دەکات دیسان کوردنیە هیدی یەک دوو شتیت کە وڵە ئاوا دووبارە بووە مارکێتێک لە جادەی زسری شۆڕش لە بۆ عەنکاوە مارکێت بۆ ڕام گرت چووم داوای کارتەچی ئەوم کرد مۆبایلم کرد دیسان کوردنەوە هیدی من پرسیارە لەکنم دروست دەبێت خەڵکی و شارە لە چه ئیشەکە یانە تو لە چێشتخانە نەیان بینی لە مارکێتێک نەیان بینی لە شوشتنگەی ئۆتۆمبیل نەیان بینی ینی لە چه ئیشەکەن جێگەی پرسیارە ئەوزە خەڵک کاتبوو لە کۆمنتەکان گرفتەکانی خۆیان باسە کرد هەندێک پێیان وا بوو کە خەڵکی خۆمان ئیش ناکەم ئەوانەی کە دەستی تۆمەتیان لۆ درێژکرا بوو کە ئیش ناکەن دیسان ئەوانش ئەوەی خۆیان هەبوو ینی حوزری خۆیان هەبوو دی تێگەیشتم بابەتەکە کووە ینی یەک دوو چاپێکەوتنم بینیەوە کە پرسیارت لە یەکەن ئەگریت هەر ئەم ڕۆژە ناو پرۆگرامی ئێمە ئەو هەبوو دڵت ئەوەندە ناسکە ئەمن کە لە هەولێرەش ڕۆیشتم لە ناو بارگایانەوە شێولێر لە پێش ئیدارەکان پێویستم قسە بکەم وەکو بەرگریەک لە خۆم دیسان ئیدی زۆرم پێ ناخۆش بوو لە دانیشتنەوە ورزشیەکان گوتویان ئەو گرینۆکەیان لەوێ دەستی بە گریانێکی دۆشتا نا من ئینسان
ئینسان لەوەی کامل بی یعنی ئینسانەگە ترسی نەبی کامل نییە دەبی ئینسان لەوەی کە کاملی دەبی ترسی هەبی ئینسان لەوەی کە کاملبی دەبی بگری یعنی تو خۆگریان عیبە نییە مەکە منداڵ بووین دەڵێن مەگریە گەورە بووی کە گەورە دەبووی گرێ دەرم مەگرێ خۆ منداڵنی ینی لێ ناگەڕێن بگرێت کە خۆی لە خۆیدا دروستبوونی ئەو شتەشانی شتەکە بەدەست خۆت نییە بۆ نمونە من باسی بابەتی دیار دەکەم بە هەمان شێوە یان شتەچی دیکە ینی نازم لە دڵ باشی خۆمە لە دڵ ناسچی خۆمە نازم مۆسبەکەی چێ بەڵام ئەوەیە کە شتەکە بەدەستە من نیانی باش ئەزانی دایسە چەند گۆڵە لێکراوە وڵە دەزانام چەند گۆڵم نەخوارد ینی ها لە چەند کلینشیتم ێ بەس گۆڵ خواردن شتێکە کە سەیتەرەی لێن لەسە ناکرێ ینی ناتوانانی بژمێردرێ ئەمەش داتا و ئامارەکانمان وەکو پێویست نییە ئەوەی کە بە خۆم کۆمان کردو لەگەڵ برادران ماڵپەڕێکی خۆمە لە 2010ەوە هەیە ئیدی پشتمان بۆ داتایانە بەستیە بەڵام چەندم گۆڵ خواردێ ئەومان هەر هیچ گۆڵچێکیش ئەوەی ناکە نازم بە مێژووی وەرشی خۆت تا ئێستا خۆشترین یاری لە لای تۆ چیارێک بوو خۆی ڕۆژە خۆشەکان لە ژیانی تاکە کەسیت وەرزشیت کۆمەڵایەتیت هەمیشە ئەبدێت دەبتەوە بۆی کە ڕۆژی خۆشتر دێتن بەڵام ئەوەی کە لەکنە من زۆر خۆش بوو بە دەستێنانی یەکەمین نازناوی خولی نایابی عراق لەلایەن یانەوە شێو لێرەوە ئەوە ڕۆژەشی لەبیر نەکراوە لۆ چونکە پێشمە کە دەیانگوت لۆ هەولێر هیچ جامەکی نەینایە دەیانگوت ڕژێمی باعث وای کردیە هەولێر نەگاتە ئەو نازناوانە زۆڵمی لێکرایە بەڵام بە نەمانی ئەوە توانیمان ئەلحەمدولیلا ساڵی یەکەم ساڵی دووەم سێم لەسەر یەک پاشان 2 ساڵی پێش و دیسان جارشکە بۆ چارەمین جار بووینە پاڵەوانی خولی نایابی عراق ئیدی ساڵی یەکەمیان لە بۆ من شتەشی زۆر خۆش بوو ئەو کاپتن و یاریزانانەی پێشخۆمان کە هەوڵەکی بێوچانیاندایە کە زۆر ڕەنگە لەمە باشتریش بووبن نەیانتوانی و دەستکەوتە بەدەست بینن ئەمە خوای گەورە فەزلەکەی دامە ئەلحەمدولیلا پێشکەشیوانی دەکەن پێشکەشی هەمووانی دەکەن کە لە داهاتوش دێن ناخۆشترین یاری چیارێک بوو ناخۆشترین یاریم دۆڕاندنمان بوو لەگەڵ هەڵبژاردەی عراق و ئێران چونکە ئەمن بۆ ئالانگاریە چوومە ناو یاریەکە بتوڵی LG لە وڵاتی ئوردن بەڕێوە چوو پێم وابوو بە ئێران زڵمی لە بام کردێ بۆی کە 13 ساڵ بامی بند کردە ئێستا تێدەگەم کە ئەمە بە خۆمان مەسەلەن دەکا عراق بامی بردەوێن دەرو ئەو جەنگە دروست بوو ینی کو پێ دڵم خەبارێکە 50/50 ئیدی بۆ ئالەنگارێ ماڵەسا شتێک بەرامبەر بەرە ئێران دەکەم و ئاستەکی باش و لیان دەبینەوە ئەوە بوو کە یاریەکەمان دۆڕان لە ناو یاریگا کام یاریزانە هەیە کە لێ ترسیت تازە باسی ئەو ماگە گوتمانی ئینسان لەوەی کامڵ بی دەبی ترسی هەبی بەس ئەمن دەزانی چیە لە بابەتی وەرشەکە ینی هەر لە تیپە ملیەکانەوە پاشان قوتابخانەی هێ من کە لەسەر سەب بەگەمەمان دەکرد چیمەتۆ بوو پاشان هاتمەیانەکان نەترسی خۆفرەدان نەترسی ڕوبەڕووبوونەوە کەینی هاندەر زۆر بی ئەوزە حەزم لە گەمەکەیە یعنی من زۆر جار ئەو قسەیە دەکەنەوە کە عیماد هاشم ڕاهێنەریانەکە بوو دەیگوت گەمە زەحمەتەکان بدەنە سەرنج ئەوەی کە پڕ هاندەرە ئەوەی کە فول ینی جەوم بۆوانە دەبتەوە ینی کەواتە شتێک نییە بە ناوی ترس ئەمە منداڵ بووم کە لە یانەوە شەولێر وەرگیرا بووم 2 گۆڵچی دیکەمان هەبوو عەرەب کاپتن ئیبراهیم سالم و ئەحمەد عەلی یەک لەو گۆڵچیانە لە یاریگای دهۆک یاریەکی زۆر چارەنووساز بوو بەریەکەوتنەکانی دهۆک هەولێر زۆر قوڕس بوو پێش یاریەکە کە دیتم گۆڵچەکان پلاستەریان لە دەست دەبستین کە دیتم پلاستەرەکەی دەبەستا دەست لە زێ مانتیکەم پێداد لەستی وڵا ئێستا بوو منداڵی بووم خەناوکەم یعنی ئەوە لە مێشت خۆم یعنی سترێسەشی زۆری لەسەر بوو تەمەشام کرد بەڵێ گۆڵچی هەیە دەترسی یاریزان هەیە دەترسی ئەدیم لۆ ناترسم ڕەنگە زۆر هۆکار هەبی یەک لە هۆکارەکان ئەوەیە کە بە چێژۆ گەمە دەکەم ئەمە بە چێژی منداڵی کە لە کۆڵانەکان نابی ئێستش ئامۆژگارێکە لە هەم برایانمان چێژ لە یارزانەکان مەستێنەوە مەیانکەنە ڕۆبۆت پلەیستێشنەکە و لە دەستە تەنیا ئەوەی ئەمن پێ دەڵێم ئەوە بکە نا لیانگەر مەساحەکەوی با لە بۆ چێش لە خۆت ڕابینی تا چەند ساڵی تر یاری بکەیت وڵایە تا ئەو کاتێک کە مەسەلەن مێشکم داوای جوڵەیەک دەکات جەستە پێی دەکرێ هەر بەردەوام قسەشی زانستی هەیە بوو ساڵی پارکردن دەمگوت
هەر کاتێک مەسەلەن دەڵێم کۆتا ساڵمە و کەچی بۆندی باشترم لە بۆ دێ کەواتە مانایەوەیە کە بەردەوام بە. با تۆزە دوورکەمەوە لە کوردستان ئەگەر لە ناو یاریگا مێسی و ڕۆناڵدۆ ڕوبەڕوت ببنەوە چی دەکەی؟ حەزەکەی لەگەڵ وەڵام نێزیک بوو بانگەشە کرا کە یانەی نەجەف لەگەڵ یانەی نەسر یاریەکی دۆستانە بکەن لە میدیاکانش بڵاو بووە ئەوە بوو کە پۆستەریشیان کرد کە مەسەڵەن کریستیانۆ دەستگاکانی خۆمان دەڵێم زۆرم حەز لێ بۆ شتە ڕوو بدە بەڕاستی زەحمەتە چکە ئەو یارزانانە گەیشتینە ئاستەکی ئاوا باڵا ئەو ژینگەی کە لە بۆیان دروستکرایە زەحمەتە بتوانانی ڕوبەڕویان بیانی حەزەکەی لەگەڵ کامیان لە ناو یاریگە والله علاقان کریستیانە خۆشترە لە دوورۆ شتێکە مەجالە شتێدا بەس مێسی هەر نێزەکە نەبتەوە باشترە بۆ خۆت مێسی یا ڕۆناڵدۆ بۆ خۆت ئەگەر هەڵی بژێری باشترین یاریزان بۆ خۆی من بابەتی هەڵبژارنەکە من هەم جارێ یەکشت دەڵێم ئەگەر بمەوێ من زۆر دەچم قسە لە بۆ قوتابخانەی سەرەتایی و دواناوەندی و ئەوانە دەکەم لەوەی کە هیوایەکیان بدێ لەلایەن وەرشەوە هەم جارێ کە دەچم دەتوانم باسی ڕۆناڵدۆ بکەم لۆ چونکە ڕۆناڵدۆ خۆی پێگەیان خۆی دروست کرد گەیشتە ئەو ئاستە بەڵام مێسی کە دین تەماشای ڤیددیوەکان دەکەین ئەگەم بڵێمە منداڵەکی کورد وەرە وەکو میسی بە ئێمیسی هە لە منداڵیەوە دە و پازدەی مراوەغدا کرد وایە هە لە منداڵیەوە گۆڵی سەیسوس هێرنەری دەکرانی فیتریە هەیتی لێ ناتوانین مێسی وەکو نمونە بێنین برێن وەرن وەکو ئەو بکەن بەڵام دەتوانین کریستیانۆ بێنین بڵێن وەرن وەکو ئەو هەوڵدن خەوت مەشقت لە شڕێچیت مەسەلەن ئەو هەموو شتێک کە مەسەن خۆتەرخانکردن لە بۆ ئیشەکەی خۆیان کە وەرزشە یارزانەکانی گەرخۆی باسیەکەن دەڵێن کە چەندە خۆی یەکلایی کردیتەوە لێ بابەتی ڕۆناڵدۆ لە بۆ من زانستیانە دەتوانانی ئیشی لەسەر بکرێت ئەگەر فۆندەکەت لەگەڵ یانی هەولێر کۆچایی پێبێ بەرشەلۆنە و ڕێال مەدرید بیانەوە بۆنت لەگەڵ بکەن کامیان هەڵبژێری ڕسمەکەم کرده بوو ساڵی 2010 بزانم ڕسمەکەم لە ینی ئیدیتمان کرده بوو یاریگای ڕیال مەدرید بوو هەندێک ڕیال مەدریدیش نەبووم بەڵام یانەیەکی گەورە بوو مێژوەکی گەورەی هەیە چونکە مێژوو کۆمەچی یانەکان دەکات یانێستا کوو مەسەلەن دەڵێ یانەی شۆرتە یانەی هەولێر بیمەن حەضەر یعنی بەوەیە کە هەر چێگەمەی لۆ دەکات گرنگەوەی ناوەکەی کۆمەچی دەکات ینی گرنگ نییە یاریزانەکە چێ دەڕوا بیست دێ بەس ناوەکار بە گەورەی دەمینێتەوە یانەکان لێ ئەو مێژووی ڕیال مەدرید مەسەلەن لە منداڵیەوە سەرسامی بووم هەرچەندە پاش بابەتی ڕیفراندۆمەوانە من هەندێک هەستم لە بۆ بەشنۆنەش دروست بووە چونکە بەپێ ئەو مێژووە نەتەوەی کە ئەوان هەیتیان و یانی وەک بڵێن هاو دەردین ئەوەکم لە بۆوانش دروست بووە ئەخ من بڵێ ڕیاڵ هەرمێ بەزۆر بڵێ ڕیاڵ باش ئەگەر واز لە یاری بێنیت ئەبی بەچی چی هەڵەبژێری ڕاهێنەر شیکەرەوەی وەرزشی زۆر شتم تێدا دەبینن بەڵام بڕوا بکە ینی نەبوویتە ئامانجێک لەکنم ینی هەمیشە واسینانم بە دوور زانیە لێ نەمتوانێت مەسەن بیر لە ئیشی دووەم بکەمەوە پێشنیاریشم زۆر لۆ دەکرێت ینی ساڵی یەکەم مەسەن ئەو ساڵ ڕۆیشتە پێش ئەو کە بۆندم لەگەڵ یانەی نەجەف کرد بۆ یەکەم جار بابەتەش سیاسی هاتە پێش وەرە بۆندەکەت چەندە واز لێبینە وەرە لە بابەتی سیاسی گەشانێکە هەیە خۆ هەڵبژاردنەکە جامیژێکێک لە پرسیارەکانم ئەو چۆن خۆت هەڵنەبژار تەماشام کرد یعنی کو بڵێ لە پڕێک دەبێت کوڕک بۆ دەرفەتی کە هاتیتە پێش بەڵام بواری من نییە تۆ لە ناو پرسیارەکان باسیەوەت کرد کە خەڵکی هەموو شارەکان خۆشتیانەوێ چی دەبێ ڕێز لەو خۆشەویستیش بگری ینی ئەگەر بۆ نمونە سبێنێکە ببمە کرێکارێکی شارەوانی عارەبانەکم نەدەست مەسەن ڕەسیفەکان خانەکەمە باشترە لەوەی کە شتێک بکەم خۆشەویستی خەڵکی لەدەستدەم باکۆ تا پرسیارم بکەم ئامادەی 120 خۆڵک لە ناو یاریگا ڕابکەی بەڵام ناتوانانی یەک کاتژمێر لەگەڵ خێزانەکە تا بازاڕی بکەی ئەو گوتم لیاقەتی زۆری دەوێت بەڕاستی و ئەمن 2 ساعات 3 ساعات تەمرینەکەین
لەوانەیە مەسەلەن سەعات و نیوەگەت و بەبێ وەستان ئەگەر بێ پشوەکانی لێ دەربینی بەڵام کە دەسمە بازارێ بەڕاستی تااقەتم دەبڕێت یعنی بازارکردنی ئافرەتان لیاقەش زۆری دێ بەخۆی وەڵا زۆر خۆشە یعنی مەستان من دەسمە شوێنێک پێویستم بە شتەکە دەسم دەکڕم و دێمەوە ئەوە پێشەوەی کە بستە ئەو شوێنێک کە دەوێشتی لێ بکڕی دە 15 دوکانیت کە دەکات دە 20 شتیت کە تەمەشارەکە ئەو دوای دەچی ئەوی دەکات ئەوجا ئەویش ئەگەری گۆڕینیشی هەیە و دەست لەسەر دڵی کە دەچیەوە ماڵێ بە تەمای گۆڕانی هەیە لەم تێدەگەی زۆر ئەجا هەم جارێ دەڵێم ئەگەر لە ئۆنلاین شتت دەوێ ئەمن حر زۆر پێشوازی لە شتت دەکەم یەکسەر دەچم دو دێنی یان لە بۆ داوا دەکەم دەسەکان خۆش کاک سەرنگ ماندوومان کردی زۆر سپاس سلامت بێ زۆر سپاس دەست خۆش ڕێز